دوای سوتانی بازاری لەنگەی هەولێر لە 28 مانگی ڕابردوو تاکو ئێستا تەنها پرۆسەی پاکردنەوەی پاشماوەی سوتانی دوکانەکان ئەنجام دراوە. دوکاندارانیش دەڵێن لە هەنگاو و کاری نۆژەنکردنەوەی حکوومەت ڕازی نین، ئەوەشی کراوە دوکانداران لەسەر ئەرکی خۆیان نۆژەنیان کردوتەوە. سەبارەت بە نۆژنکردنەوەکەمان خۆمان کاری باشمان کردووە، بەڵام لە کارەکانی حکوومەت تا ئێستا ڕازی نین لەبەرەوەی زۆر بەستی دەڕوات. تا ئێستا بەس خاوێنکردنەوەی کردووە، ئەویش خاوێنکردنەوەکەشی نەگەیشتۆتە ئەوەی 100% بێ، لە 90 خاوێن کردوێتەوە. بەڵام کێشەمان لەگەڵ سەقفەکەیەتی بەڕاستی زۆر سستا. ئەمڕۆ تیمیان هاتووە، ئەمڕۆ یەکەم ڕۆژیان بۆ کە سەقفەکەمان بۆ دانێت. بەس هەموو دوکانەکان وەچیەک نیە، ئێستا هەموو زیرانەکان دەزانین بەڕاست پێبرێم هەیە 20 وەرەقەی هەیە، 2 دەفتەر هەیە، 5 دەفتەر هەر یەکە ئەوەک هاوکە دیارە برین ئەم دوکانی مبای چەندی بووە، ئەوەی زیرانی هەموو یەکتری دەزانین بای چەندی ئەشیامانە بوو. دوکاندارانی بازاری لەنگە دەڵێن لە 35 بۆ چلی کاری ناو دوکانەکان تەواو بووە. ئەو دوکاندارانەش ئامانجیانە کەوا بەر لە جژنی ڕەمەزان بازارەکە بخەنەوە سەرپێ. ئێستا سەرەتای دەستپێکردنەوەی تەعمیر و نوێژەنکردنەوەی دوکانەکان دەستپێکردیە بە شێوەیەکی سەرەتایی. دەتوانم لە سەدا 35 تا 40 ئەو قۆناغی تێپەڕاندێتەوە، قۆناغی بنیادنانەوە و تەرمیمکردنەوەی دوکانەکان، بەڵام هێشتا وەختی زیاد دەوێت، زیاتر دەوێت و زائیدەن دیوی دەرەوەی بازارەکە دوکانەکان شتی گشتیە پەیوەندی بە شارەوانیەیە، هێشتان ئەوە تازە بە شێوەیەکی سەرەتایی لێ دەکەن، لەوانەیە ئەویش بەختەشی زیاتری بوێ. هەتا ئێستا ئەوەی کە ئەمە ئیشی لێ دەکەین بە خۆمانین، مەسەلەن وەکو سپیکاریە و سەق مەغریبیەکێ و شەبەکێ و چەند شتێکە ئەوەی ناو دوکانی بە خۆمان، بەس حکومەت ئێستا ئەوە کردیا و کارێک لە بۆ ماعەسا و جەمەلۆن و شێرمان و شتەما لە بۆ بکاتن دەست خۆشیان لێ دەکەین. بەڕاستی ئەوەمان بە عەجەلە لۆ بکەن مەمنونیانین. داواکاریمان لە حکومەتیە ئەوەی کە لە ئەستۆی خۆی گرتیە بە سەرەحی بیکا لە بۆ بژێنەوە ژیانی ئەو خەڵکەی خەڵک هەموو ئیمکانیەت و ژیانی لەسەر دوکان و کار و کاسبیە، خەڵکی فەقیرە بەڕاستی. دوای سوتانی بازاری لەنگە لایەنی پەیوەندیدار لە هەولێر بڕیار وابوو سەقفی بازارەکە و کارەباکەی نۆژەن بکەنەوە، بەڵام لە 13 ئادار وەکو هەنگاوی یەکەم دەستکراوە بە دروستکردنی سەقفی بازارەکە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.